سڵاو خۆشەویستانە و کاتتان باش پرۆگرامی مانچی دیمەنی ئەمجارە تایبەتە بە بابەتێک کە لە ڕابردوودا چەندەها کێشەی گەورەی دروست کردووەویش سیمکارتی بێسەرەتایە ئەو سیمکارتانێک کە لە بازاڕدا پێیان دەگوترێت سیمکارتی علوچ لە ئێستادا دەبینین لە هەموو کوردستان ئەو بازارانەی کە ئیشی ژمارە مۆبایل دەکەن جۆرە سیمکارتێکیان تێدا دەفرۆشێت و مامەڵی پێوە دەکەن کە سیمکارتەکان بەناو ناکرێن یعنی کەسێک دەتوانانی بۆ نمونە سیمکارتێک بە 2000 دینار بکڕێت و ڕسیدیشی تێدا ڕسیدەکە وەکو دەڵێن کە 4000 دینارە و دەتوانێت ئەگەر نیازی شتی خراپ بێت بە 6000 دینار یاخود بە 2000 دینار گەورەترین کێشە دروست بکات و حکوومەت یاریێمی کوردستانیش وەزارەتی ناوخۆبڕیارێکی دەرکردووە بۆ ئەوەی کە مامەڵەکردن بۆ جۆرە سیمکارتانە بە یەکجاری ڕابگیرێت و سزای ئەو جۆرە کەسانش بدرێت کە مامەڵە بەوە دەکەن و کاتێکیشی دیاری کردوە تاوەکو سیمکارتانە لە بازاردا کۆتاییان پێبێت لە پرۆگرامی مانچی دیمەنی ئەمجارە لەسەر ئەو بابەتە قسە دەکەین و هەوڵ دەدەین ڕای و کەسانە وەرگرن کە مامەڵە بەو سیمکارتانەوە دەکەن و بزانین هاوڵاتیان و دوکانداران و هەموو ئەوانەی کە لەو پرۆگرامەدا قسە دەکەن ڕایان چێ لەسەر ئەو بابەتە و بە تایبەت لەسەر بریارەکەی وەزارەتی ناوخۆی حکوومەت یاریێمی کوردستان لەگەڵ مام. سایما لە دوکانێکی نەو دوکانە سیمکارتی تۆمارکراو دەفرۆشێت یعنی هەر کەسێک لێرە بێوێت سیمکارتێک بکڕێت و هەم پارەکەی وەکو و پارەی نییە کە سیمکارتێکی بێخاون لە بازاڕی بە پارێکی زۆر کەم دەتوانێت کەسێک مەسەرەن 4-5 سیمکارت بکڕێت ئەلێرە دەبێت سیمکارتەکان بە ناوی خۆت بێ هەمویان فۆرمی باوەڕ پێکراویان هەیە لەگەڵەوە بەڕێزانە قسە دەکەم دەمێ بزانم لە ئێستادا وەزعی بازاڕی سیمکارتی علوچ چۆنە تا چەند دوکاندارەکان ئەوانەی کە ئیشی ئەو سیمکارتانە دەکەن پابندن بە بڕیارەکانی حکوومەت یاریێمی سڵاو دێ بێ قوربان و کاتت باش ئەگەر هەستی وسپاس دەکەم لە ئێستادا دەبینین وەزارەتی ناوخۆ چەند بڕیارێکی دەرکردووە دەبێت سیمکارتە بێناوەکان ئەوانەی کە لە بازاڕی پێیان دەگوترێت سیمکارتی علوج و بێخاوەن بنبڕی بکات ینی کۆتایی پێبێت لە بازار ئیدی کەس ناتوانێت جۆرە سیمکارتانە بەکاربێنێ دەمێ بزانم ڕاو سەرنجی جەنابەت چێ لەسەر ئەو بابەتە. بەڕاستی دەستخۆشی لە بڕیارەکەی وەزارەتی ناوخۆ دەکەین بەڵام بۆ ئەوەی کە هیچ لایەک زەرمەند نەبێ ئەو سیمکارتەی لە بازار هەیە پێمان باشە یعنی ئەوەی کە فرۆشرا کۆڕک ئاسانکاریەکە بەڕاستی لە بەرەوەی بەناوکردن بەڵام ئاسیا و زین ئاسانکاری ناکەن دوای ساڵێ بەناویەکەن یعنی شتەکە بەڕاستی ئەوان تۆزە کێشە بۆ هاوڵاتی دروستەکەن با لەلایەن وەکی لە ڕئیسەکانەوە ئەوانە تەوزیعات نێتە بازار ئەگە ئەوانە نهێنە بازار ئەمە لەکوێ دەستمانەکەوێت تێدەگەی دوای ئەوە سیمکار بەڕاستی زۆر هەرزانە هیچ زەریبەیەکی لەسەر نییە سیمکارتێکی زین بە 1000 دینارە ئاسیا بە 2000 دینارە با حکوومەت بێ لە باتیەوەی کە زەریبە باتە سەر ئەو کارتی مۆبایل ئەوە هەمووی لەسەر هاوڵاتیە بارگرانەکەم لەسەر هاوڵاتیە با سەر سیمکارتەکە سیمکارتی ئەم نەگە بە 2000 دینار بێ 4000 ڕسیدی تایە لە باتی ئەوەی کە من مەسەلەن سیمکارتەکە بە 25000 بێ من مادام هەرزانە هەلەسم کارتەکەی سەرفەکەم دوای بمبورە دەدوڕم سیمکارتەکە بە 2000 4000 ڕسیدی تێدا 4000 ڕسیدی تێدایە ئەم من دەچم لە واتیەوەی کارتەکە بکڕم سیمکارتەکە دەکڕم کارتەکەی پێ سەرفەکەم کەتنێکی پێەکە من قسە بە خەڵک لێم سیمکارتەکە ئاشکرد مەچم کات سیمکارتێکی کاکڕم بابێ سیمکارتی بکاتە 25000 من کە زەرور بم یەکجار سیمکارتە کڕم بە 25000 بە 50000 بە هەر یەکجارێک کڕم ئەو وەخت مەجبورم بە ناوی خۆم بیکڕم بەڵام من سیمکارتی بە 1000 بە 2000 دینار بێ 5000 وحدەی تیابێ 4000 وحدەی تیابێ وەڵڵاهی من حاضر نیمە بچم کارتێ بکڕم بە 6500 دینار بە 6000 سیمکارتێکە لە بازارە بە 2000 و 4000 ڕسیدی تێدا ئەی لە شەریکە بە چەندی دەفرۆشرێەوە لە شەریکە بە ناوی خۆیان وەرەگرن بەڵام هەندێک وەکیلیانەیە وەکیلی خۆیانەیە کە دەهێنە بازارەوە ئەوان دەهێن بازار بە کارتەکەەوە بۆنێدن لە شەریکە بە بەلاشە هە بە 1000 دینارە بە بەلاشە بەس بە ناوی خۆتیەکەی بەڵام بێت و ئەوانە زەریبە بکەنە سەر مەسەلەن سیمکارتەکە ئەوەندە بە لێشاونێتە ناو بازارەوە و سیمکارتی باگرانکەن من زەرور بم یەکجارێک کڕم بە 50000 کڕم بە 100,000 کڕم یەکجارە لە ژیانمە یەکجار سیمکارتە کڕم کۆمپانیانێک کە ناو تێنان گوتت ئاسانکاری ناکەن تاوەکۆ کەسێک کە سیمکار دەکڕێت بە ناوی خۆی بکات هۆ کارەکە چی بۆ ئاسانکاری ناکەن هۆ کارەکەیەوەی ئەو سیمکارتی لە بازارە هیچ علوزیە ئەوە نییە بێ مستەمسەک بێ ئەوەی هەیە لە بازارە هەمووی بەناوە بە ناوی خەڵکیە بەڵام چۆنە ئەو وەکیلێکە ئەیهێنێت چۆن لەسەر ناوی چی ئەیهێنێ بە چ فرتوفێڵێ ئەیهێنێ کەس نازانێ مهمەوەی بە ناوی خەڵکە لەبەرەوە شەریکە بە ناوی کەسێکیکەی ناکاتەوە بەڵام ئەگەر بێت و ئەو شەریکانە هەمووی بە ناوی
خەڵک بکەنەوە مەسەڵەن من سیمکارتەکەم کە لابوو دیارە سیمکارتەکە فۆرمیشی لەزگەیشی گچکەی لەسرە لە باتی فۆرمە ئەگەر ئەو سیمکارتە بە کاملی بردم لە شەریکە کاکەمنەوە لە بازار کڕیوە وەرم بەناو میکەن بەخشەریکە ئاسانکاری بۆ بکە ئەو وەخت کابرا بەناویەکە فەیسبووکی لەسرە مثلەن ئینستاگرامی لەسەر شتی لەسرە کابرا با بە 2000 کڕیبی حەز ناکە ئەو سیمکارتی لێ بفەوتێ بەناوی کا بەڵام شەریکە بەناوی ناکە یعنی ئەگەر کەسێکی بێت تاوانێک ئەنجام بدات دەتوانێت بە 2000 تاوان ئەنجام بدات بە 1000 دینار دەتوانێت ئەنجامی بدا لەبەرەوەی سیمکارتی بە 1000 دینارە هەیە بە 2000 دینارە کۆڕێک لە هەمووی گرانترە 5000 وادەی تایە ئەوجە بە 6000 دەمەوێت شتێکی تر بزانم ئێسایەوە لە بازار یعنی پابندن بۆ بڕیارانی کە وەزارەتی ناوخۆ دەری کردو حکوومەتی هەرێم بووە ئەو پابندی ئەگەر ئێوە پابند بوون پێوە زەرەر و زیانی پێداون بە تاکید چەندین دەفتەر لەوانەیە بە سەدان دەفتەر لەو بازارە زەرری کردی ناتوانین تۆ بڕیاری حکوومەتە و ئاسایش هەیە حکوومەتەیە من ناتوانین بە ئازادانە بیفرۆشین زەرمەند بوو ئەگەر پێم بڵێ هەمووان ئەوەی لەو بازارە تەنانەت دە سیمکارتی هەبێ زەرمەندە هەر هەمووی زەرمەندە ئای چۆن داواکاریتان چییە؟ چی بکرێت باشە تاوەکو سەرەتا ینی لێکەمەوە پێش بگیرێت لەو تاوانانەی کە بە سیمکارتی علوج ئەنجام دەدرێت ئەمە هەمومانەوە دەزانین لە ماوەکانی پێشوو بە سیمکارتی علوج ماڵی خەڵک وێران کراوە خەڵک هەڕەشەی لێکراوە یعنی شتی ناشرین بڵاو کراوەتەوە لە ڕێو سیمکارتانەوە داواکارێکی زۆر بەسیتمانەیە بەس ئەوەی وەچیلەکان ڕێگریان لێ بکەن لێ ئێستاوە سیمکارت نێنە بازار ئەوەی کە لە بازاریشە یارمەتی خەڵکە فەقیرەکە بدەن هەتا ساغێکەکەنەوە مدەیەکمان بدەنێت 2 مانگ 3 مانگ مدەمان بدەنێ ئەمە ساغیەکەینەوە ئەو وەخت لەک شەریکەش ئاسانکاریان بۆ بکرێت بە ناویان بکرێت کێشەکە حەلەبی ئەوتان نەدرایت ئێستا ماوەتان نەدرایت مدەمان 1 مانگ دراوەتی هەر دێش هەر وەچیلی هەر دەینی یعنی تو ئێستاش وەچیل سیمکارتی بێ چی دەینتە بازار ڕۆژانە بە بەردەوام دێتە بازار دەست قوربان دەبێت هەمان پرسیار لە جەنابەت بکەم سەر جەنابەت لەو دوکانی هەموو نرخی لەسەر نووسرا بۆ من نرخەکانی زۆر گرانن ئەوانەی جەنابەت کە لێرە دەیان فڕۆشی هەمیان فۆرمیان هەیە بەس ئەگەر هەستی وەسپاست دەکەم بمبورە داوای لێ بردن دەکەم هەمیان فۆرمیان هەیە بەڵێ باشە سیمکارتی علوج هەمومان دەزانین چەندەها ساڵە کێشەی پێ دەکرێت و سەبەبی سەرچی ئەو بابەتە دەمێ بزانم یانی بەلێشاو لە بازارەکان سیمکارتی علوج دەفرۆشرێ چێ تاوانبارە چێ وای کردووە کە ئەو هەموو سیمکارتە بێناوە بێ معلوماتە لە بازاردا هەبێت بە کورتی ئەگەر ڕێگری لە شەریکەی بکرێتەوە هەرەوەندا ڕێگری لێ بکرێتەوە نایەتە بازارێ باشە ئێستا سیمکارتان زۆری احتیمال بەناوی خۆشمان بێ ئەوە دەین نەواز بەناوی خۆشمتی کابرا دەی سیمکارتەکە دێنی بەناوی خۆش دەکەین بەڵێ باشە بەناوکردن ئەوەندە زەحمەتە ئەو سیمکارتانە لە بازاری زۆر بەیان بێناون ئاخرەندێکیان گرانبەهایە لە شەریکەی 5 مۆری دەگەنا دەبی کاتب عادلی بکە بەڵێ باشە لەبەر چی گرانبەهاکان دەبێت کاتب عادلی بکە بەڵام ئەوکانی کە ئاساییە گرانبەهایەکان احتیمال هەندێک نەفر بچین وەرگرتنەوە یان مشکلێ هەیە بەڵێ دەبی لە 5 مۆری پنتبی سایبەکەی 5 مۆری بکە لە شەریکەی بەناوی دەکەن ئەو ژمارانەی کە لێرە هەیە هەمیان فۆرمیان هەیە بەڵێ جاران دەیانوت بەشێکیان مەسەرن بەناوی کەسن بەڵام فۆرمیان نییە واش کۆمپانیا فۆرم ناداتەوە باست هەموو فۆرمی هەیە بێ مشکلەیە ئەستەی هەموو کۆڕەکە بێ مشکلەیە و دەچێت شەریکە بەناویشت دەکا و کێشەی نییە باشە گرانترین سیمکاردێکوانە کامەیە هیتمان بەس احتیمال عرضمان نەکردی هەتا 50 وەرەکە تا 30 وەرەکەی و هەتا 30 وەرەکە عرضمان کردی و باشە جاران لەو بازارە سیمکارت پارێکی زۆری پێ دەدرا ئێستا شەروایە یاخود ئێستا بە هەر یەک شتە سیمکاردی جوان هەر دەم پارەیە سیمکارتی جوان بەڵێ یعنی ئێستا مەسەڵەن کەسێک کە سیمکارتی جوانی هەبێت دەتوانێت بە پارێکی زۆر بدا لێرکوانە باشە قسە چیە لەسەر ئەو هەڵمەتەی حکوومەتی هەرێمی کوردستان دەوێت و سیمکارتانی کە لە بازار بە ناوی کەس نین ینی بە قسەکەی خۆمان کە دەڵێن علوجن نەمێنێن واو کەسانی کە مامەڵەشی پێوە دەکەن غەرامە بکرێن یاخود سزایەکی قانونی بدرێن ئەوان پێویستە هەندێک مەجای دەنەوانی بازاڕێ باشە بەس ئەگەر ڕێگرێکە بکرێ تا هیچ سیمکارنیاتە بازاڕێ چۆن مەجالیان بدەنێت چۆن دەزانن سیمکار لە بازاڕەیە باشە هاتچکە چەند جارێک سیمکار سوستایە زەرەر و هەمومان کەتیە بەڵێ بەس ئێستا تانی مۆڵەتمان ماگەشیان مۆڵەتدایەت تان پڕێک مۆڵەتەکە لەو بازاڕی خەرێک زەرمەند نەبی وایە بەس ئەگەر ڕێگری بکری لە ڕئیسەکەی تۆ ینی کۆمپانیا باش بەڵێ کۆمپانیا چەند زەرت کردی لەو بڕیارە وڵای عادەتی نازانم بە زەرمان کردی هەمومان هەموو سیمکار سوستای ڕاستە ینی کۆمپانیا ڕایگردیان حکوومەت چۆنە ئەوە دەمێت مەسەرەن ئەو ڕێگەیان بۆ ڕوومکەوە مەسەرەن حکوومەتی هەرێم زەخت لەسەرەوە دەکات کە کۆمپانیەکان و سیمکارتە علوجانە لە بازار هەموو ڕای بگرن شتێکی خراپ ناکە بکە خراپ نییە
ئەمش لەگە ڕێیوانم بەڵێ باشە ئەوەی ئەوان کە دەیکەن زۆر قانونیەوە ڕێگر دەبێت لە زۆر کێشەش کە کێشەی مۆبایل لە بەڕاستی لێسادا هەن بەڵام ئەوان مەسەرەن حسابی ئەویان کردووە کە ئەوانەی کە مامەڵە بە سیم کارتەوە دەکەن دەڵێن کەسی وای تێدا لەو بازارە چەندەها دەفتەر دۆلاری بۆ سیم کارتانەدا ڕاست دەکەی ئەمە زۆریشی سیمکارتی ئەلووز ناکەین لە بازار هەیە دەکاو بەسکەوەی باتە بازارش کە بڕیاریاندەیە پێمان خۆشە بڕێک مۆڵەتی بڕێک زیاتر بدات بۆ بزانم جێشم لێ بووە غەرامەیە و جیرانیش تێدایە وا بزانم 3 مانگە 6 مانگە هەی نازانم ئەگەر ئەوەندە ئەو ماوەیە درێژ بکرێتەوە کە هاوکاریان بن تاوەکو ماوەکەیان درێژ چی دەکەن لەو کاتە داوانە سیمکاتەکانی بازار نامینێ ئەگەر لێ قەتە حکوری سیمکار نامینێ ئەیوە نیە خوا سیمکات ڕۆژکات خۆ سیمکات دروست ناکەین ئەمن خۆم سیمکار دروست دەکەم لە ماڵێ ئەگەر نێ تاوان کۆمپانیایە ئەگەر ڕێگری لێ بکرێ سیمکار ناتە بازار کەواتە نامینێ چەند ساڵیشی نمێژە باشە چەند ساڵی سیم کار دەکەی بەخوا احتیمالی 15 ساڵ بێ جار توش کێشە بوو لەسەر سیم کارت زووە ئیشی سیمکاتی فەلوشتوامان دەکرد کابرا قەردار بیان هەبوو مشکلی عایلی بوو ئەو شتانە هەبوو ینی کابرا کێشەکەی دروست دەکرد بەڵام لەبەرەوەی جەنابەت فرۆشتیت کێشەکە داهاتەوە سەری داتە سەممە ئەزایی بەناوی بوو مشکلێت دەچەوە سەر سەوی ینی ئێستا کەسێک بێتن بۆ نمونە لە دوکانی جەنابەت کە داوای سیم کارتێک بکات ئەگەر بەناوی نەکەی نایفرۆشی بەناو دەکرێت فۆرمی لەگەڵدایە کێشەی نییە بێ منە ینی بەڕای من ئەوە بکرێت ڕای ئێوە گرنگترە بەڵام ئەگەر ئەوە بکرێت بۆ نمونە لە هەر شوێنێکی سیم کارت فرۆشتن ئەگەر سیم کارت فرۆشرا بنکەیەکی کۆمپانیا لەو شوێنە هەبێت ینی لە هەمان کاتدا سیم کارتەکە بەناو بکرێت باشتر نییە کێشەکان کەمتر ناکاتەوە ئێستا کێشەی ئێستا ژەگەمە منعکوری احتیمالی هەیە وەرەقەمان لەو دەینن کابرا کە سیم کارتی دەبا ڕاستەخۆ نفوسی لێ وەردەگرین ئەوانەی خۆمانن کە نەچی مەناویشانکەی ئەوڕقیتان لە بۆ ناتیە لۆمان هاتی بوو زوو لۆمان هاتی بوو ئێستش احتیمالی 100 لۆمان دەینەوە لە بۆ ناردن ئاسایش لۆمان دەینەوە معلومات لە کابرا وەردەگرینان کارتی زانیاریان هەویەکە سیم کاتش دەدەینێ و معلوماتێکی باش لێ وەردەگرین ڕوانی ئاسایش دەکەن سپاس دەکەم ئەو بەڕێزە وەکو باسمان کرد لە سەرەتادا خاوەنی دوکانێکە کە سیم کارت لێرە دەفرۆشێت و سیم کارتانەی و بەڕێزە وەکو خۆی باسی کرد هەمیان فۆرمیانی بەڵام ئەو داواکاریەکیە داواکاریەکەشی زۆر گونجاوڕەوەیە دەڵێ داوا دەکەین بۆ نمونە لایەنی پەیوەندیدار کۆمپانیا یاخود لە وەزارەتی ناوخۆ کتابێکمان بۆ بکەن کتابەکە بێتە هەموو دوکانەکانی ئەوانەی کە سیم کارت دەفرۆشن هەر لەو شوێنەی کە سیم کارتەکە دەفرۆشرێ و کەسێک کە دەیکڕێت بۆ نمونە زانیاریەکانی لێ وەربژیرێت و تاوەکو لە هەمان شوێنی کڕینی سیم کارتەکە سیم کارتەکەی بەناو بکرێت ئەگەر وا بکرێت کێشەکانمان هەموو کەمتر دەبێت باشە لەگەڵمان بن بەردەوام دەبین لەسەر و بابەتە بابزانین برادەرانی تراوانەی کە کار لەسەر و سیم کارتە دەکەن چیمان پێ دەڵێن لەسەر سیم کارتی علوت چ قسەیەک هەیە جەنابەت لەو بازارە چی شک دەکەی ئیشی سیم کارتی علوتت کردو کارتی دەکەین ساما پارەش زۆرمان بۆ سیم کارتەی دەیە ئەگەر ئەو بڕیارە بجێبەجێ بکرەمە زەرمەند دەبین بەس سەبەبی ڕئیسی شەریکەیە ئەگەر شەریکە نەیتە بازاڕی ئەمە لە چێ بین چەند پارەت لەناو دروستی بکەین چەند پارەت لەناویشەیە من دەفتەرێک هەیە 5 دەفتەر هەیە 10 دەفتەر هەیە 5 دەفتەر یەک دەفتەرت لەناو ئیشی سیم کارتی بێسەرەتایە بێخاوەنە بەێ هەیە بە فۆرمشە هەیە بێ فۆرمشت هەیە بەێ باشە سیم کارتەکان کەمترین پاریان چەند و زۆرترین پاریان چەندە لە 4000 دەست پێ دەکا 4000 3000 هەیە تا دەفتەرێکیش باشە جەنابەت باسیەوەت کردوتت کۆمپانیا هۆکاری سەرەکیە بۆم ڕووم کۆ چۆن کۆمپانیا هۆکاری سەرەکیە ئەگەر شەریکەن لێکتە بازاڕی ئەمە لە چێ بین خۆمە شتێک نێ بە خۆمان دروستی بکەین دوای ئێستاوە یەک مانجی مۆڵەتدا یەکمان کەمە یەکمان کو دەبی ئەدیکو ئێستامە پێمان بفرۆشین هەمومان لێ ڕادەوەست یەگەنا پێمان نەفرۆشە بێن بستێ ینی یەک مانگ دەوێت سەری سارێکە مۆڵەتمان بدەن باشە کۆمپانیا ئەو مانگی مۆڵەت داوە یەکمان باشە مەبەستی لەوەیە کە لە وەزارەتی ناوخۆ بڕیاری دێ وەزارەتی ناوخۆی بڕیارەکە بەڵام کۆمپانیا چۆن هاوکاریتان بکات مەبەستی ئەگەر مەسەرەن ماوەکە زیاتر بکرێت جاتیان زیاتر بکەن باشە لۆمە خەرکەشی زۆر ئەوی شەی دەکات دەتانوێت هەمووی ساخەنەوە بیفرۆشن مەبەستانەوە ئارێوەڵە مەقسەدیمە ئەوەیە ئەگە نێتەوە بازاڕی شەریکە بنێتەوە بازار یعنی شەکارۆکی خۆیتی چێ تەفعیل دەکاتەوە هەر لە بەلاش درێ یعنی ئێستا ئەوانە باش ئەوانە لە بازاری ئەو سیم کارتانە لە بازاری ئەگەر لە ماوەی ئەو مانگە نەفرۆشرا ڕادەگیرێت دواتر کۆمپانیا خۆی تەفعیلی دەکاتەوە دەنێریتەوە بەخۆی هەروایە هەگە بستێنی دەداتەوە یەکە چیتکە وەچی لێ وەردەگری ئەمە کابراش 4 دەستی دەکات دەگاتە دەستیمە خۆشتە بە خۆمان دروست ناکەم ئەمە شەریکە دروست دەکەم وەچیل دێنیتن وەچی لەو سیم کار کاگە زۆر باوەچی دۆچی لێ بکرێ کابراک سیم کارتەی دەوێتن بابێ ئەمە شاکۆ لێ وەردەگەن کارتی زانیاریە نفوسە هەر شتەکە دەیدەینێ
ینی لە یاساشی دەکەینەوەجین باشە بە خۆتان بەناویان بکەن بەخۆمان لێرە بەناویان دەکەن نزیکترین بنکە هەیە لەو بازارە بنکەی کۆمپانیاکە لێرە دەسوڕێەوە لەسەر ئەو فەرعی لەوەیە ئەوەیە کە حکوومەتیش پێی دەرێ علوت ئەمن ئێستا ئەتوی دەبم بەناوی تو دەکەم ئێستا لەو دقی بەناو دەکرێت کێشەی نییە هەر هەمووشی بەناو دێتە دەرێ بۆ ناوی لێنراوە علوت وڵای ئەزۆوە شەریکە دەزانانی ئەوانە هەوە باشە ئێستا ئەوانە لە ترۆکۆلی لێداوە بەناوی شخصەچی هەر بەناوی شخصەچی شخصەکە چێە وەکیلەکەیە وەکیلە ئەو جە برادری خۆیتی برای خۆیت جار کەسە وەکیلێک دەتوانێت چەند سیمکارد بەناو بکات هەتا چاری پێنجی جاری وایە زۆرتریش لە کۆمپانیا شۆ بەناو دیکۆ لە کۆمپانیا وەرگیرەیە خۆکوڕە فەقیرێک لە بازاری ناتانیەوە دروستکە کاکە گرانترین سیمکارد چەندە نرخەکەی لە کنەوە 50,000 هەیە بە دەفتەرێکی باشتاوەرەقەی هەمووی هەروایە لە وڵاتەکانی تر وایە سیمکارتێک بتوانانی لە بازاری ینی بە ئارەزووی خۆت چ زۆرە سیمکارتێکت بەبێەوەی کە معلوماتی خۆت بدەی بیکڕی نەخێوە نییە ئەو چشانەی کە لێ سادا ڕوودەدا هۆکارەکەی سیمکارتی علوزە کاکە خۆسارینەوەتەکان خۆ سیمکارد نەبوو خەرک دەکوژراشن تەراق دەدرا ئیشی خراپ دەکراوە نیە ئەوە بەس بە سیمکارتی ناکرێش خراپ سیلا هەیە شتی خراپ هەیە زین هەیە ئاسیا هەیە کۆڕەک هەیە هەموو نوعەکەی ئەو نەورۆس هەیە فاستینک هەیە خۆ بەس شەریکە کۆڕەچی دیە بسمان لە ینی کۆمپانیا دیاریکرااو نیە مە بسمان لەو سیمکارتانەیە کە هی هەرچ کۆمپانیاک بێ بەڵام بەناو نەکراوە پێی دەگوترێ علوت هەمووی بەناو وەردەگیرێ سەبەبی ڕئیسی چێ دەینی ئەوە ئەوە خۆمەنینە خۆستا سیمکارتە تو بەخۆ لە بازاری ناتوانین دروستی بکەی بدەمە ئەو شخصی وانە زۆر ویشەی دەکە کاکە لەوانەیە بە هەزاران کەسبی ئەوڕۆ بەخۆی وەزعتەواو نییە ئەمن بێیش بم ئەوە بێژبی ئەوە بێژبی خراپە کاکە چەند کەس بازارەیش دەکات بە تەخمین 1000 کەسی زیاتر لە 1000 کەسی 1000 کەسە ینی هەریەکی دەفتەرێک دلار مەبلغێکی زۆر دەکات وڵا هەیە بەدە دەفتەر 5 دەفتەر ئارێ وەڵا ئەوانەی کە دەیبینن بە تەنها ئەوانە نییە ئەوانە بەناوە وەکو بەڕێزە بازەکە دەڵی ئەوانە هەمووی بەناوە بەڵام بەناوی وەکیلێکە بۆ لە کۆمپانیا وەریگرتووە کەسی وا هەیە کە زیاد لە 4 سیمکارت و 5 سیمکارتی بەناوە بەڵام هەمووان ئەو داواکاریان هەیە دەڵێن کۆمپانیا و وەزارەتی ناوخۆ کە ئەو بڕیاریان داوا دەبێ ڕەچاوی ئەوەش بکەن ئێمە پارێکی زۆرمان لە ناوە مامەڵەیەدا سرف کردووە و ئەو ماوەیە کە بە ئێمە درراوە ماوەیەکی زۆر کەمە لەبەرەوەی ئەو کەسانەی کە بای 4 دەفتەر دلار سیمکارتیان هەیە ناتوانن بۆ ماوە کەمە لە بازاردا ساغی بکەنەوە و ترسێکی تریشیان هەیە ترسیان لەوەیە کە دەڵێن ئەگەر ئەو سیمکارتانە لە ماوەی 1 مانگدا لە بازار سەحب بکرێتەوە دواتر کۆمپانیان نێنێرێتەوە بە هەمان ڕقم لە بازارەکاندا خەڵک دووبارە مامەڵی پێ بکاتەوە وەکو خۆی باسی کرد وتی خەڵکێکی زۆر خەریکی ئەو کارەیە پێویستیان بەوەیە کە ماوەی زیاتریان بدرێتێ و هاوکاریان بکرێت تاوەکو ئەو زەرەرانەی کە لەو ماوەیەدا دەیکەن زەرەرەکە هیچ نەبێت کەمتر بێت وەخسەشی لەوە کردوتی جاران کێشە زۆرتر بوو و سیمکارتیش نەبوو ڕەنگە کێشەکان ینی هۆکارن بۆی کە بە سیمکارتی علوت خەڵک کێشە دروست بکات بەڵام وەسایلی تکەشەیە قسێکی هەیە دیارە فەرموو کاکەوە هەمووی بەناو وەردەگیرێ ئەوە علوز نییە نەخێر بەناو دەکرێت شەریکە کو بەناو دەکرا هیچ سیمکارتێک علوز نیە دێتە بازاری هەر هەمووی بەناو بەڕسمی وەرگیرێ بە 2030 ئەویش بەناو وەرگیرێ لێدە لە ترۆکۆلی ئێستا لێدە بەناوی شخصەچە دەست خۆشبی ئێستا هاوڵاتێکی زۆر لێرە لەو بازارەوە ساون دیارە ئەوەی حەزەکان قسەی بە بەڕێز چۆنی سپاس دەکەم لێرەش دەکەی بەڵێ چی شێک دەکەی سیمکار فرۆشم بەڵێ ئەو سیمکارتانەی کە تازە باسمان کرد ئەوانە دەفرۆشی بەڵێ چەند پارە ناو مامەڵەیەدا وڵا مامەلە هایتمان وڵی باش عیبی نییە بەڵێ وەزارەتی ناوخۆ حکوومەتی هەرێمی کوردستان بڕیارێکی دەرکردووە ئەو سیمکارتانەی کە لە بازار پێیان دەگوترێت علوج و مەسەرەن بێ ناون ڕای دەگرێت بەو کەسێک کە مامەڵەشی پێوە بکات سزا دەدرێت جەنابەت لەو کارەدا ئیش دەکەی قسێک هەیە و ڕاتچیە لەسەر ئەو بڕیارە برا جوانەکەم سیمکارت ئەلوز نییە ئەو سیمکاتە دێتە دەر لە شەریکەی هەمووی بەناوە هەمووی بەناوە بەناوی چییە شەریکەکان ئەوان بخۆیان دەزان مەسەن نفوسە دەستی دەدەیە شەریکەی کابرا دەستی بەناوی خۆی دەکا هەل لە شەریکەکەی نفوسەکە لێ دەدەزنەوە و تەبع دەکەنەوە لەسەری سیمکاتی دیکە دەینەوە بازاڕی ئەو غایە کە مەسەن کابرا بە خۆشی نازانین دەستی سیمکاتەشی بەناو دەکە لە شەریکەی دوایە لە دووی هەڕاست نییە دەسن حەوت سیمکاتی لە دووی تەبع دەکەنەوە بە هەمان نفوس بەری کابرا ئاگاشی لە خۆی نییە بە هەمان نفوس دەستن لەسەر ناوی کابرای سیمکاتیکە تەوزع دەکەی چۆن ینی باشکرا و قسێ دەکەی بەڵگەت هەیە لەسەرەوە ئێستا ئەوە سیمکاتە
ئەوە هەمووی بەناوە هەمووی بەناوە هیچ بێناو نییە ئەو سیمکارتە هەمووی بەناوە بە بێناو یەک سیمکار ناتە دەری ئێستا ئەو سیمکارتە ئەمە ناتانم بە 200,000 دیناری ئەوەش دروستکەم بە چەندی شەبەکە دێنمە ناوی ئەدی بەڵێ ئەو سیمکار دێت لە شەریکەی هەمووی بە نفوسی خەرچی دێتە دەری بە نفوسی خەرچی خەڵکانەی کە بە نفوسی ئەوانە و سیمکارتانە دێتە دەری ئاگادارن خۆیان نەخێر ئاگادار نینە هیچی ئاگادار نییە ئەو نفوسە کویکویدێنی کەس ناسانی ئێستا لە بەغدای علوز نەمایە لە هەموو لە عێراق بەس لە کوردستان هەرێمی کوردستان علوزمایە لە بەغدای دەچی بایمتری لێ وەردەگری پاسپۆرت لێ وەردەگری لەگەر ئەوەی کارتی نیشتیمانی بەو نەوعی علوزی نەمایە لە بەغدایە لە بەرتانیا دانیشتی ئەوە کۆ بەڕێزە بازەکات لەوێ سیمکار دوها بە ئاسانی لە بازار بەڵێ دەرێ شێ بڵێ لەوین دەرش عین ئەوە هەکە زایە بەس لە فەڕەنسای ئەوهانیە بەڵێ لە چ وڵاتێک دەژیای ئەم لە بەریتانیا دەشیە ئەو تاوانانەی کە لێرە بۆ جۆرە سیمکارتانە دەکرێت لەوێ جۆرە تاوانانە دەکرێت نەخیر شتانە نی لەوین دەری دەڵێن بەس بمبورەگەرەوە ئێستا ئەوە بای چەندەوە ئەوە بە 2000 فۆرمی هەیەەوە هیچ شتەچی نییە باشە بۆ 2000 دینارە بۆ نمونە کەسێک چێشەی هەیە لەگەڵ بەڕێزێک لەو بازارە بەڵێ سیمکارتێکی بە 2000 دەکڕێ و ڕەسیدیشی تێدایەوە نامەچی دەنێری یاخۆت هەر لە ڕێوە ئەتەرنێتی دەکاتەوە مەسەرەن شتی ناشیرن و پێیان دەڵێن تاوانی ئەلکتڕۆنی حکوومەت چارەسەرەکەی زووتر بکات باشترە لەوەی کە زووتر بکات باشترات بێگومان وێ زووتر بکات باشترات ئەوە دەبێ حکوومەتی هەرێمی کوردستان ئەو سیمکاتە علوزەی نێڵیت نەفەر هەیە دەبیستە شەریکەی بەناوی خۆی وەرگریت بەڵێ بنکەی نێزیک هەیە لێرە ئەگەر تۆ سیمکارتت بە 2000 دینار فرۆش یەکسەر بەناویکەن لەو بازارە نەستە دەرێت ئێستا بەناو دەکری یەکسە باسی بەناو کات ئەی خەڵک بۆ بەناوی ناکات خەڵک بەناو ناکە حەز لە علوزەکەی بەس ئەوە خەتای شەریکەی دەداتە مندوبەکەی مندوبەکەش دەچی بەناوی خەرچی پڕ دەکاتەوە سیمکارتی هاکە زایدین تە باساڕی وەکو سیمکارت فرۆشێک داواکاری چیە چی بکرێت وەکو بەڕێزانانی کە لە پێشدەناب قسان کروتیان ماوەمان زیاتر بدەنێ داواکاری لە حکوومەتی هەرێمی کوردستان مەڵەتمان زیاتر بدەنێ مەڵەتەکی زۆر کەمە لە ئێستا علی عازر ئەمە زۆر زەرمەند دەبین بڵێ پێشوازیان لەو بڕیارە کردووە ئەو بڕیارەتان پێ باشە ئەو بڕیارە زۆر باشە ئێستا حالی عازر لە شەریکەکان ئەو بڕیارە هاتیە ئەگەر بێت و سیمکار لە شەریکەی نێتە دەرێ سیمکار علوز نامین لە بازاڕی و ئەو سیمکار فرۆش ئەمە دەکەین دوکانی مۆبایلی و دوکانی ئەکسوارات و ئەو شتانە شەکەی دێنن بەڵێ سپاس دەکەم سەرچاوان برایەکەم محەممەد ساوتێ بێت و کاتت باش سەرچاومە خێر بێن سەرچاو پرۆگرامەکەمان تایبەتە بەو کێشانەی کە لێسادە لە ڕێی سیمکارتەوە دەکرێت وەکو ئاگاداری نەمومان لە وەزارەتی ناوخۆی حکوومەتی هەرێمی کوردستان بڕیارێکی دەرکردووە ئەو سیمکارتانەی کە لە بازار پێیان دەگوترێت علوت ڕێگری لە فرۆشتنی دەکات و ماوەیەکی دیاریکراویشی داناوە تاوکۆ کەسانەی کە مامەڵەی پێوە دەکەن کۆتایی بۆ جۆرە مامەڵەکردنەوە بێنن لە بازار جەنابێت کەسێکی دیاری و ئیش لەسەر سیمکارت و مۆبایل دەکەی دەمێ بزانم قسەت چیە سەرەتا سەرەوە بڕیارە و دواتر لەسەر چۆنیەتی مامەڵەکردن لەگەڵ ئەو جۆرە سیمکارتانە واللهی ئێمە ئەو بڕیارە لەسەر سەرمان لەگەڵی ئەو بڕیارین بەس بە شێوەیەکیش بێ کە خەڵک چۆنەڵی زەرەر نەکە ئێستا من بەنیسبەت خۆمەوە ئەو خەتانەی کە هەموو 7,000 و 8,000ە و وەکالەتیشم هەیە بەس بەعام لە بازارە خەتی کە هەیە ئێستا بەنیسبەت شەریکەی کۆڕەکەەوە خەتەکانی زۆر باشە یعنی سیعرەکانی هەم گرانە هەم کارمەندەکانی متابعی وەکیلەکانەکەن زۆر نایەن نە بازار وەسیمەکەی کەمە لە بازارەوە سیعرەکەشی گرانە بەس ئاسیا و زین منافەسەی یەکەکەن ئەو لە ڕقیە و لەو لە ڕقیەک زۆرێن نە بازار وەکیلەکانی هێنن کارمەندیان متابعی ناکە لەبەرەوە زۆر بۆ لە بازارە بەڵێ سیمکارتانی کە لە بازاڕن بەناوی چێن ئەوانە واللهی ئەوان نازانم وەکیلێنێ من نازانم بەس ئێمە ئەوانەمان هەیە لێرە وەکالەتمان هەیە ڕاستەخۆ بناویەکەینی کۆڕک و خەتی کەشمەیە ئەوانە هەموو بە فۆرمە و بە 8,000 بە 90,000 ئەوانە هیچ ئیشێکی خراپی پێ ناکرێ ئەو کەسانی کە ئەو فۆرمانیان بناوە کەسەکان دیارن بەڵێ لێرە ئێمەیان دێنیە چن لە شەریکە بەناوەکەن یەکسەر بەناویان دەکەن بەناوەکرێ بەڵێوان بەڵێ ئەگەر بۆ نمونە بنکەیەک هەبێت لێرە مەسەرەن لەو شوێنانێکە مامەڵە بە سیمکارتەوە دەکرێت یەکسەر سیمکارتەکە بەناو بکرێت ئەو کێشەیە کەمتر ناکاتەوە کێشە کەمترەوە من وەکالەتی شمە یەکسەر بەناوەکەیت بەس ئێستا بڵێ ئەو دوو ڕۆژە وەکالەتەکان ڕاگرتین بۆەوەی ئەلەساز ڕێنمایی نوێ هەیە لە وەزارەتی ناوخۆ دەربچێ ئێمە یەکسەر بەناوەکە لێرە فەوری
دەڵێن خەڵکێکی زۆر هەیە سیمکار دەکڕێ خۆی نایە بە ناوی بکات دیارە نیازی شتێکی خراپەوە والله ئەوە لەوانەیە لەسەر مێزەکان بێت چونکەم ئەوەی لێرە هەیە نهێنە لە ئێمە وەختەکانی ئێمە گرانە لەوانەیە لە خوار و خەڵکی وها بێ محەممەد سیمکارتی ئەو جۆرە سیمکارتانە بۆ هەرزانە والله پێم وتی پار یعنی بۆ نمونە ئاسیا و زیین بە 4-5 بوو بە شەریکاتەکان و وەکیلەکان کردویانە بە منافەسا بەس زین و ئاسیا زین و ئاسیا ئێستا کۆڕەگەر وەکو خۆیەتی کەمە و کەمیش دێتە بازار و متابعەشێکن کارمەندەکانی ڕۆژانەیەنە ئێرە ئەگەر مەسەلەن وەکیلێ بیێنێتە بازار غەرامەیەکەن و وەکالەتەکەی داخن لێسەنەوە بە زین و ئاسیا یعنی ئەو متابعی ناکەن لەبەرەوەی زۆر و منافەسەی یەکتریشەکەن زین و ئاسیا خەڵکێکی کاسبکار هەیە لەو بازارە کە پارێکی زۆری لە ناو ئیشی سیمکاردایە ئەوان دەڵێن ماوەیەکی زیاتر مام پێ بدرێت ینی بەڕای جەنابەت چی بکرێت بۆوانە تاوکەوانی زەرمەند نەبن بەو شێوەی بەرچاوە ئەو ڕۆژەش قسەی کەم کرد وتم لەوان باشترە جەنابی سەرۆکی حکومەت یا لە کۆمپانیاکان و دەست پێ بکەن نێڵ بێتە بازار ئەوە خۆی بە 3-4 مانگ کۆتایی پێدێ لێرە ئەگەر بی شەریکەکان نەیەنە بازار نەیەڵن بیەنێتە بازار یان دووهەمینی ئەوەیە ئەو شەریکاتانە خەتەکانی خوان سەحب بکەنەوە پارە بدەنەوە بە خەڵک یان حتا 4-5 مانگن شەریکە تەبلیغکەن کە نەیەڵن بێتەوە بازار ئەو شەریکانە سیمکار نێنە بازار خۆی بە 3-4 مانگ ئەوانەی لە بازارە کۆتایی پێدێ نامێنێ سەر چاوەکەم حکوومەت یاریمی کوردستان بڕیارێکی دەرکردووە سەبارەت بەو سیمکارتانەی کە بەناونین یان مەسەلەن بەناوی کەسی مەجهولن دیار نین دەمێ بزانم وەکو کەسێکە لەو بازارەدا کار دەکەی قسەت چیە لەسەر بڕیارە وەڵا قسەم چی ئێستا ئەو شەریکە بەخۆی تەوزیعەکە و دەداتەوە چیلی وەچیش دەینتە بازارێ ئێگە وەچیل نینتە بازارێ ئەمە لە چێ دەکڕین بەس من یەک بەخۆم ئێستا ماوەچی باش وازم لە خەتینەیە ئی من گۆڵدن نمبەرە 400 بە فۆرممەیە بە 6 کابراکەتنی بە 56 خەتەکەند ناکە دەچی بە 6 لەوانەیە شتۆکی پێ بکە بەزە من بەس 400 زیاتر 400 هەیە ینی کەتن ینی هەلوجینا و مێزی من نبینی ئەوەمەیە ئەوە 400 بە 6 دیناری قلی هەموو فۆرمی لەگەرە و بەناویش دەکرێت یەکسەریش بەناوی دەکەم ئێستا لە پێشت بە 5 دقی فۆرمی لەگەرە عقدی شەریکەی گۆڵدن نمبەری لەگەرە لۆ فۆرم و کێشە هیچ مشکلە چینی هەیتم بە فۆرم یەک دەکەتە مشاکە بەس لە شەریکەش بەخۆی تەوزیعەکە خەڵکیش ناکڕی تۆگە لە شەریکەی نێتە بازارە لە چێ دەین ئێوە کە جەنابەت کە مەسەلەن سیمکار دەفرۆشە و جۆرە سیمکارتانەی کە وەکو باس کرد گۆڵدن نمبەر یەکسەر داوا لە کڕیار دەکەی بچی بەناوی خۆی بکاتن یان بەخۆت بەناوی دەکەی بەناوی دەکا و دەتانیش بەنا ئەو فۆرمیتی شتی هەرزانم نییە واقعیانی بەس 400 مارسەتی ئەوانە مێتە مەشە ئەوانە فۆرمن باشە ئەو بەڕێزەی وەکو خۆی باسی کرد دەڵێ من لە بازار ئیشی سیمکارتی بە فۆرم دەکەم هەموو سیمکارتێک باشە هەموو سیمکارتێک هەموو سیمکارتەکان ئەوانەی کە باشە عفوم دەکەی ئەو سیمکارتانی کە بە 4 ئەوانشەوە فۆرمایان لەگەڵە نەخێر دەبزدەتانیویش بەناوکەی بە دەڕقم تەلەفۆنی دەڕقەمی دەبێت شەریکی دەرێ زۆر قسم پێکردیە شەریکە زۆر بە احتیادی بەناو دەکە پارەی خۆی لێ وەردەگری بۆ دەڕقم دەڕقم زۆر قسە لەگەری کردی زانی خۆتە مەسەلەن چەند تەلەفۆن پێکردی بستە سیستام بەڵێ هەموو خەتەک بەس کۆڕک ئیشکە سیمکار بەناو دەکە چ سیمکارتەچی بەرچ خۆتە ئیشکە بڕۆ سەڕێ ئەنکاوەی یان ئێرە ئی بازارێ بیان ئەنکاوەبی بەناو دەکەی لە بازاریە بەناو دەکاتن ئەویش بەناو دەکرا باڵێ باڵێ ئێستا بڕۆ خەتەکی تێی بەرچ خۆت ئیشکە لەگەر دێم یەکسەر بەناو دەکات دادەنیش 5 دقا یەکسەر نفوس و ڕسمی خۆتی دێ بەناو دەکە هەموو سیمکارتێک بەناو دەکرێت باش و خراپ هێلو باشیتی هێلو خراپەیتی باشە بەڕای جەنابەت ئەوەی کە کاری خراپی پێ دەکات بۆ جۆرە سیمکارتانە ناکات کەوانی فۆرمیان هەیە بە فۆرم دەبیندرێتەوە یەک دوش ئەوە 400 کابرا بە 7 سیمکار فۆرم کەتنی پێ ناکات دەچی بە خەتە چ خۆڕی بە 4-5 دیناریە قسەی پێ دەکات دەست چێنی بەڕاستی بەس ئێستا 400 مێ زیاتر ئیشی گەندەی ناکەمەوە مۆزات تووشی کێشە بووی لەسەر سیمکارت وەکو یعنی جۆرە کێشانە مەسەلەن کەسێک لە جەنابتی کڕی بێ کەتنێکی پێکردبی جەنابتیان بان کردبێت ئەو سیمکارتە گەشتیار دێتن لە گەشتیارە زۆر دێ دەرە سیمەکەم دێ لۆ هەفتەکمەلۆ ئەتەرنێتەکەی لۆ چادەکەی دەباتنەوە بەڵێ بەڵێ بەس وەکو ئەوەی 400 زیاتری من ماوەچی باش پێشتر دەمفرۆشت بەزە مەمنوع ئەو ماوەی مەمنوع کرا و هەتا بکری بە فۆرم دەفرۆشم
ڕای جەنابێت کە زانیاریت زیاترە چی بکرێت تاوەکو هەم کەس ئەو کەسانەی کە مامەڵە بۆ سیم کارتەوە دەکەن و هەم کێشەکانیش کەمتر بکرێتەوە ینی مثلەن شتێک بکرێت زەرەری هیچ لایەکی نەبێت زەلەری زلایەکی نەبی چیە لە شەرێکی با تەوزعینەکە ئەگە ئاسیا ئەگە کۆڕەک ئەگە زیینە بەس کۆڕێک زۆر کەمە لە بازارێ بەس ئاسیا و زین بێغایەت لە بازارەیە خەتەکی یەکجار زۆر لە بازارەیە یەکجار بەموشی بەناوە ئەوانە هەموو بەناو وەرگیرە سیمەک بەناوی بەدەن دە سیماتیە بەیەک ناوی ینی سیمەکی یەکجار کەسێک دەتوانێت چەند سیم کارت بەنای خۆی کات لە شەریکەی نادەنێوانەوە چیل و مەچیل دەین چیل دەتوانێت چەند سیم کارت بەناو بکات بەخوای سێ چار سیم کارتەوە بزانم بەڵێ بەس چییە ئێستا ئاسیا و زین بێتام لە بازارەیە کۆڕێک دەتانم برێم لە هەموو بازارێ 1000 کۆڕێکی لێ نییە بەس بێغایەت ئاسیا و زین لەوانەیە برێم 500,000 زینیش لە بازارەیە 500,000 ئاسیاش لە بازار دەڕوانیە ئەو بڕیارە شتێکی باشە گە ئامبی زۆر میمە زای لە بەچە ئەلوجی مەفرۆشە 400 بفرۆشە خەتی جوانە ئێستا مەسەلم بە دەفتەرە چیە بە 56 وەرەقەی کابرا دەستی دەکڕی هەیە دەرەسیمەکەم دێ بە 5,000 بەس ئیشکا ئیشم پێەیە بەسەوە لە شەریکەی قەتعکرێ میمترە چکە هەر دەرێن مێز ئێستا کابرا مێز چ گوناحەیە دێ دەچی لەوە چیلی دەکڕی ئەگە من لەوە چیلی نەکڕم لە چێ وەردەگرم ئەگەر شەریک کۆمپانیا ناداتێ ئێستا بڕۆ دەچێت کۆمپانیا 13,000 لێ وەردەگری سیمەکە دەداتێ کارتە شلۆ تێدەکە و بەناویش دەکە هیچ مشکلە چی نییە بۆ وەکیلارەوە بارزان دەیفرۆشن وڵی ئەو جەوە شەریکە ینی ئەمە هیچ زەمەکمانی هەم مێزمێ یەک بەخۆم ئەگەر شەریکە نەمداتێ ئەم ناتانم بکڕم لە چێ دێتن قوربان چۆنی باشی باسی ئەوت کرد جێم لێ بوتت کۆمپانیا هۆکارە دەمێ بزانم قسەی جەنابیشت وەربگرم قسەت چێ لەسەر ئەو بڕیارە ئەو بڕیارەی کە لە ئێستا وەزارەتی ناوخۆی حکوومەتی هەرێمی کوردستان دەری کردووە دەڵێ ئەو کەسانی کە مامەڵە بە سیم کارتی بێخاوەن دەکەن دەبێت تووشی سزا ببنەوە و دەبێت ئەوی شەش ڕابگیرێ و کەسی وایە لەو بازارە دەڵێ لە ماوەی ئەو بڕیارە کە دەرچوە زەرێکی زۆرمان کردووە و ئێستا خەڵک ئەوە ناکڕێ ئەوان دەیانەوێ هەم زەرەکەیان کەمتر پێ بکەوێ و هەم ڕێیەکی ئاسانتریش بۆوام دۆزرێتەوە ڕای جەنابەت دەمێ بزانم پێشەکی بەخێرتان بێخێراتان دەکەم بەڕێزی ئەو مشکلە سیمکارت هەم لە شەریکەی دێتن ئی بازاری چییە با 10,000 خەتێک لە بازارەیەبی بە ماوەی مانگێک دوومان کۆنتڕۆڵ دەبی خلاص دەبی ئەگەر بێت و شەرکەت تەوزیعنەکە بازار لە چێ بینی من خەت لە بازاریە با سەری 20,000 خەتێک لە بازارەیەبی بەڵێ تەواو دەبی بە مودەی مانگێک خلاص دەبی بەڵێ خلاص دەبی ئەگەر بێت و شەرکەت تەوزیعنەکات و دووبارە نێنتە بازار شەرکەش هەموو ئاگای لێیە شتیوانە هەر حەف خەت دەخەت بەناوی چەند نەفەری ئاگای لێیە شەریکە تارگێتە هەموو لە پێشتی شاشەی لیستە دێتە دەرێ دەزانێ نمونە مندوب هەیە 2,000 خەت بەناوی یەک نەفەری کردیە ناو شەریکە نازانی خەتانێت 2,000 خەت بەناوی یەک کەسی یەک شخصی کردیە ناو شەریکە نازانی ئەو بەڕێزە 2,000 خەتی بۆ چیە ئەوە مندوو بەوەی ئەوەی مندوو بۆ شتانە دەکات بێگومان کۆمپانیا ئاسانکاری بۆ کردیە کۆمپانیا زۆر ئاگای لێ زۆرش جەنابەت ئێستا مێزەکەت چۆلە پێشتر ماوەت بەو سیم کارتەوە دەکرد ئیشی ڕۆژانت لەسەرەوە بوو من نامیش پۆبجی دەکەم کارتی پۆبجی بەڵێ کارتی پۆبجیە بەڵێ چۆن پێشوازی لەو بڕیارە دەکەن شتێکی زۆر باشەکە بێت و سەرجەم شتەکان بگرتو نامرێ یەکەمی جار لە سەریەوە دەست پێ بکە بۆم باسکە نمونە لە شەریکە و مندوب دەست پێ بکە نەک بێت و لە مێزەکان دەست پێکە 20 خەتی پێ ئەوە هیچ ناکرێت بەرامبەر کۆمپانیا بکات حکوومەت ئەو ڕێنمانەکەەوە بۆ نهێشتنی خەت نانەبرێ برێ هەر نەفرێک هەر شخصێک بتانی دو سیم کار بەناوی یەک سیم کار بەناوی نەک 1000 خەت بەناوی بکرێت قوربان ساوتە بێت تۆ کاتت باش ساوکاتی توش بەڕێزە پرۆگرامەکەمان تایبەتە بەو سیم کارتانەی کە لە بازار پێیان دەگوترێت ئەلووت و لە سەد حکوومەتی هەرێمی کوردستان وەزارەتی ناوخۆ بڕیارە چی دەکردووە کە مامەڵەکردن بەو جۆرە سیم کارتانە کۆتایی پێبێت و کەس مامەڵی پێوە نەکات قسەت چیە لەسەر جۆرە سیم کارت وەڵای ئەمە قسەم هەیە لۆ هەموو بیلەنان و بیسەران و خۆشەویستان و کەسانێکم مۆبایلی بەکاردێنین بەڕاستی مۆبایلەکە کاتی وا کاتی پێویست بەکاربیێنی لۆ ئیشەکی زەروری بەکاربیێنی ئەتو ئیشەکی زەروریت پێ نەبی لۆ بەکاری دێنی تەلەفۆن بەغەرەتی دەکەی پێویستە لەسەر کۆڕەشی بەرنامەی دابنێ لەسەر ئەو سیم کارتانەی کە بەنای خۆی نەکە لێ بشتێنی ئێستا لێرانە لە چوومە کۆڕەشی بەخۆم لۆ داکم لۆ بابم لۆ خۆم لۆ هەرچێکمان سێ سیم کارتم کردی نوێ بەنای خۆشم کردیا بەنای خۆم کردی سیم کارتەکان بەنای خۆمە هیچ مشکلەم نییە بەس ئەو کەسانەی بەنای خۆیانینە سیم کات بە 4-5 لێرە دەکرێت مشکلەی پێ دەکات ئەتیمانە لۆ تو بکە قسەی غەرەتیش بکوانە دۆت کراوە قسەی غەڵەت بکەن لە قسەی غەرەتم پێگرە لەسەر کێشەی کۆمەڵایەتی کێشە کۆمەڵاتی دروست دەکەم موبایل
زۆر جارێ بەغارەتی لۆ دەکەن کێشە کۆمەڵاتی لۆ دەنێتەوە چەند ژن تەراغدرایە چەند ژن تەراغدایە بە موبایلەی سیمکارتی علوز وەڵا لەسەر سیمکارتی علوز بوختانی پێداکرا ژن تەراغدرایە بلا برای کرا بابوو کوڕ لە یەکدی کرایە ئەتو ئاگاتان نەچیە حکومەت کەجینێ بە خەبەردەی لەو شتانە وەزارەتی ڕۆشنبیری ئیشی چییە بە من نارێ دوو نایەتە سەخت حکومەت ئەو ئەو هەموو دام و دەستگایەتەیە ئەو هەموو کەناڵەتەیە پێویستە خەرچی پەروەردەی بە خەرچی پیشان بدەی خەرچی پەروەردە بە پەروەردەی خەرچی بینۆ سەرڕێ نەک ئەتوو شتی ئاسانکاری لێ بکەی خەرک لە لاڕێ دەردەچی بەڕاستی باشە هۆکاری ئەو هەموو کەتنەوە هەموو کێشەیە کە جەنابەت باست کرد سیمکارتی علوزە سیمکات علوزە ئەتوو کە سیمکاتەکە بەنای خۆت بی ناتانی کەتنی پێ بکەی ناتانی قسەی غەرت پێ بکەی هەتا ئێستا من موبایلم هەیە چەند سارە لەوتی دەرچووە هەتا ئێستا قسەی غەرتم بە کەس نەگوتیە بەنای خۆمە ئیشم بە کەس نییە و ئیشم بە یەکەکی بی تەلەفۆن دەکەم ئیشم پێ نەبی بلۆگەمە و گاتە و فشەی بە خەشیڕان نابێرم موبایلۆی نەکرات و فشەی بە خەرچکەی برای بڕێزم چێ بەکەم تەرخەم و هۆکاری سەرەکی دەزانێت وەزارەتی ڕۆشنبیری وەزارەتی ڕۆشنبیری حکومەت لێ بەرپرسیارە بابەتەکە پەیوەندی بە وەزارەتە چیترەوە هەیە بۆ نمونە وەزارەتی گواستنەوە گەاندن و دواتر گاندن باشە و موبایلەی دەرکردیە باشە مەسوولاتی لە سەرنگۆ و کۆمپانیانەوە نیە پێویستە و ڕێنمایەکی دەربکەی کە موبایلەی بەناوی خۆی نەکە خەتەکەی لێ ڕابگری ئاگاداری بکاتەوە کەسێ بەناوی نیە هەم خانزاندا بۆ کۆمپانیاکەشە بەڕاستی ئەگەر موبایلەکە بەناوی خۆی بیتن لە بۆیش قانجازا ناتانی کەتی پێ بکە برای بڕێزم کۆمپانیاکە و کە ساگادار کاتەوە کە سیمکارتەکە دەکڕێک سەر بەناویکە نفوسەکە ئینسا قەشی بەناوی خۆی دەکە هەژین ناتانی کەتی پێ بکە لۆ حکومەت لۆ بڕیاری وەزارەت نێوخۆ ئەم پێم باش نییە ئەوان دەڵێن دەبێت نەمێنێ لە بازار نمینێ باشەگەرەوە چ نمینێ باشە دیادەچی ناشینە بەڕاستی ژیانی کۆمەلگای تێکدای ئەو وەزا هەرێ وڵای زۆر کەس لێکدی بووە برای لەگە برای بوویتە دوژمن بە شەڕاتە ژن و پیا و لێک بووە برای بڕێزم یعنی گەیشتە و ڕادەی ئەمە و هەمالێبی شتێکی جوانێ بەڕاستی پێویستە حکومەت پێداچوونەوەی بەو شتەی دابکە دەچێت تووشی کێشەیەک بووبی لە ڕێی سیمکارتی بێ علوجەوە هەرێ وڵا سیمکاتەکەم کڕی ئی خۆم بوو یەکەشکە چوو لوێ وەگیتمەوە بەناوی خۆی نەبوو چوو وەریگی تۆ لە کۆڕەچی ئێستا دوچوومە کۆڕەشی فۆرممەیە نامدەنەوە دەری توونی کارتەکەی خۆت بوو کەسیشکە بەکاری دێنێت سەشکەوە بەکاردێن لە کنیتی تەلفۆن دەگەم دەرم کاکەوەرە بە پارە دەدەمە بفرۆشەوە نافرۆشتەوە بەرچی یەکە بچووە لە کۆڕەچی وەریگی تۆ بەناوی تو نەبوو بەناوی من بچوو وەریگی تۆ بەدرو بە فێر وەکالێکی دێ لە حکوومەتی وەکالێکی دێ لە سازە سیمکاتەی خۆمەی ئی منە لێم بزرگووە چوە وەریگی تۆ کۆت یەکەمی سیمکارتەکەم پێ برکۆتەکەی چی بوو 555 من بۆ سیمکار ینی بۆ ئیلا و سیمکارتێکەوە وەریگرتوان ڕقەمەکە جوان بوو لێ وەریگی تۆ ڕقەمەکە جوان بوو باشە نەچووی مەسەرەن سکاڵای نووسێتە ئێستا بەس بە تەمامە لە دۆبە سکاڵای بنووسم بەڕاستی کۆمپانیا چۆن دەتوانێت سیمکارتێک بەناوی سیمکارتەی داتوە ئەو کەسێ بێ فۆڕم باشە دی تاوانبانی ئەو کۆمپانیا مەسوول و بەرپز نییە دی باشە سیمکاتە کو داوە کابرای بە بێ فۆڕم کو دەچی سیمکاتی وەرەگریوە تو ها ئەتو نابێ و سیمکاتە بەناوی خۆت بی کۆدی توی لە سەبی کارتەکە بەناوی تۆ ێستا کەسێکە بەکاری دێنێ بە پارەش پێت نافرۆش من فۆرمەکەشم هەیەوە بە کۆڕەشی پیشانەدەم بە حکومەتی پیشانەدەم دەچمە بەر دادگاش چوومە کنە عاکمیش بەخوای گوتمە عاکمی عاکم گوتیەوە کێشەی من نییە دەی بچێ مرکزی بوتی بچە مرکزی شکالە و کەسێ بکەی ئەوە بێتی ئێران ئەوزان دادگایی دەکەم بیگ بەگرتنی دەیگوتە من چوومە کنە عاکمی عاکم ڕۆڤ ئەو کەسێک کە سەدام حوسێن ئیدام کرد چوومە کنەوە عاکمەی ئارێ بەخوای ئەو کەسێک کە سیمکارتەکە جەنابەت بەکاردێنێ پارەش باش ئێستا تەلەفۆنی شلو دەکەین بەخوای تەلەفۆنی لێ بکە جوابی دەداتەوە جواب داتۆ دەنافرۆشمەوە دەرەنافرۆشمەوە دە تەلەفۆن چی لە بۆ بکە دەنافرۆشمەوە دەرەنافرۆشمەوە نافرۆشتەوە چەند جار تەلەفۆن لەگە دەرم کاکە سیمکاتەکەی بە پارە فرۆشم سیمکارتی خۆتە بە پارە تێوری بکڕۆ نادات ئی خۆمە سیمکاتەکە ئی خۆمە فۆرمەکەشم هەیە لە مارێ لۆشت دێنم لۆ کۆڕەشیش دێنم سیمکاتەکان دایتەوە کۆڕک ئێستاکانە وا بەکاری دێنی چوومە کۆڕەشی دەرەکا کە ئی خۆی تۆ سیمکاتە نازانم چ واستەچکی دەلەکەن چێ پژگیرێکی هەیە بەڕاستی کەسە پژگیری نەبی دەتانەوە شێ بکە ناوکردنیش دەبی واسە ئارێ وەڵا هەموو ئەو ژیان هەم بوویتەوە واستە کاکە بە ئاسمانش دابڕی واستە تەبی کاکە ئەو مێزانەی کە لە پشتە منەوە دیارن لە کامێراکە هەموو ئەوانن کە پێشەوەی بە بڕیارەکە دەربچێت لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستانەوە و بە تایبەت وەزارەتی ناوخۆ سیمکارتی علوجی تێدا دەفرۆشرا کەسێک هەر وڵاتێک بە و هەر جۆرە کەسێک بە ئەگەر منداڵیش بە دەهات لێرە بە پارەیەکی زۆر کەم و ڕەمزی دەیتوانێت سیمکارتێک بکڕێت و نیازی هەر کێشەیەکی خراپی بێت لە ڕێو سیمکارتەوە بیکات بەڵام ئێستا زۆربەی ئەوانەی کە مامەڵەیان بۆ جۆرە سیمکارتەوە دەکرد لەوەتەی ئەو بڕیاری حکوومەتی هەرێمی کوردستان دەرچووە
وردە وردە وازیان لە شەکە هێناوە بەڵام ئەوان داواکاریان هەیە و گلەیشیان هەیە دەڵێن ئەو بڕیاری حکوومەتی هەرێم ئێمە پێشوازی لێ دەکەین بەڵام ئێمە هۆکار نین کۆمپانیا با هۆکاری سەرەکی بابەتەکە دەزانن و دەڵێن ئێمە چەندەها دەفتەر دۆلارمان لەو مامەڵەیەدا سرف کردووە حکوومەت دەبێت قەرەبوومان بکاتەوە و ئەو ماوەیە کە دراوە بە ئێمەش ماوەکە زۆر کورتە دەمانوێت بۆمان درێژ بکەنەوە خۆشەویستان ئەوەی کە گرینگە دەمەوێت لەسەر ئەو بابەتە قسەی لەسەر بکەم دەڵێن لە ڕێی سیمکارتێکی 2000ەوە ژن تەلاق دراوە بوختان بە خەڵک کراوە چەندەها کێشت دروست کراوە هەموو ئەوانەی کە لەو پرۆگرامەدا قسەیان کرد دەستخۆشی لەو بڕیاری حکوومەتی هەرێمی کوردستان دەکەن بەڵام دەڵێن دەبێت کۆمپانیاکان پابند بکرێن بۆ ئەوەی کە زۆرترین سیمکارت کەسێک کە 10 سیمکارت زیاتری بناوە لە بازاردا مامەڵی پێوە دەکات یا خۆت ناوێن لێ ناوە نوێنەری کۆمپانیان هەر جۆرە ناوێکە ئەوان لێپێچینەوان لەگەڵدا بکرێت و ڕێنماییان بدرێتێ ئەگەر کەسێک سیمکارتێکی کڕی دایرێکت لەو شوێنەی کە دەیکڕێت بە ناوی بکرێت و ئەم جۆرە مامەڵەکردنا ڕێگر دەبێت لەوەی کە خەڵکی دی لەمە دووە بە سیمکارتی علوجەوە کێشە نەنێتەوە ئەم نەزوەری براهیمم پرۆگرامی ماچی دیمەنی ئەم جارەشم پێشکەشکردن تا پرۆگرامێکی دەرەشاد و بەختەوەر بن دوور بن لە هەموو بەڵاو کێشێک خواتان لەگەڵ